خۆشحاڵم کە لە نێو پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەوە بۆ کتێب لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویستان بێگومان خۆشحاڵیەوەم پێشانگایە لەمڕۆوە بڵین کراوەتەوە تاوەکو ڕۆژی 27 مانگ واتە بۆ ماوەی 9 ڕۆژ بەردەوامی هەبێت و هەر لەم پێشانگایە بە هەزاران ناونیشانی کتێب نمایش ئەکرێن و بە خۆشحاڵیەوەکو ئەبینین کە خەڵکانێکی زۆر ڕویان کردوتە نێو پێشانگاکە و ئەگەرن بە دوای تەواوی ئەو بابەتانەی خودە و کتێبانەی کە لە نێو کتێبخانەکانە هەیە بۆیە ئەمە کە چانسێکی زۆر باشە بۆ خوێنەر بۆی کە بتوانێت تەواوی ئەو کتێبانەی کە حەزی پێێتی و ئەوێت بەردەستی بێت بێگومان ئەتوانێت لەم پێشانگایە بەردەستی بخات و بیکڕێت. قسە و باسەکەم لەسەر بڵین تەواوی پێشانگاکە و بیرۆکەی پێشانگاکە و ئامانجی پێشانگاکە بۆ ئەم ساڵ لەگەڵ زۆر بەڕێز خاتوو گوڵان نێروان کە بەڕێزیان بەڕێوەبەری مارکێتینگن لە نێو پێشانگای نێودەوڵەتی سلێمانیا. خاتوو گوڵان سڵاو لەبێ زۆر سپاس بۆ ئێوە. پێم خۆشە بزانم پێشانگایکی لەم شێوەیە تەنها بۆ فرۆشتنی کتێبە یاخود جارێکی تر بۆ ئاشکردنەوەی خوێنەرە لەگەڵ کتێبە؟ بەڵێ ئێمەمانەوێت لە ڕێی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب خوێنەری کتێب جارێکی تر ڕابکێشین بۆ ناو پێشانگا و لە ڕێی پێشانگاوە ئاشنایان بکەنەوە بە کتێب بۆ هەزاران سەرچاوە جیاوازەی کە لە 14 وڵاتی جیاوازەوە هێناومانێتە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بە خۆشحاڵیەوە. باشە بۆ ئەم ساڵ ئامادەکاریەکان چۆن بوو بەڕێستان وەکو بەڕێوەبەری مارکێتینگ واتە چۆن تەنسیقتان لەگەڵ ئەو ناوەند و ئەو شوێنانە کردووە کە بڵێن هەم کتێب چاپ ئەەکەن وە هەم کتێبیش ئەفرۆشن و بڵاوی ئەەکەنەوە؟ بەڵێ تاوان دوای کارکردنێکی زۆر بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ئەتوانە بڵێم لە دوای تەواوبوونی دووەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئێمە ڕاستەوخۆ دەستمان کردەوە بە کارکردن بۆ سێمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بۆیە توانیومانە ئێمە زۆرترین ناوەند و دەستگای جیاواز کۆ بکەینەوە. توانم بڵێم لە ناو کوردستان تەواوی ناوەند و دەستگا جیاوازەکان و هەروەها لەگەڵیشیا ئەو شوێنانەی کە کتێب ئەفرۆشن لەگەڵمانە بەشداریان کردە بە خۆشحاڵیەوە. باشە ئەمە تا چەند گرنگە بۆ ناوەندەکان کە بتوانن لە نێو پێشانگایەکی لەم شێوەیە بەشدار بن بۆ ئەوەی کە تەواوی بڵاوکراوەکانی خۆیان بڵێن بڵاو بکەنەوە یاخود ئاشنای کەن بە خوێنەر و تا چەند دەرفەتێکیشە بۆ بڵاوکراوە نوێیەکانیش و بۆ جارێکی تر نووسەرانیش بە هەمان شێوە؟ بەڕاستی ئەمە دەرفەتێکی زۆر ناوازەیە کە لە ساڵەکە یەک جارم دەرفەتەیە بۆ ناوەند و دەستگاکان هەروە بۆ نووسەران بۆ وەرگێڕەکان کە بتوانن بەرهەمە تازەکانی خۆیان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی پێشکەشکەن بە خوێنەران. بە خۆشحاڵیەوە توانم بڵێم ژمارەیەکی زۆر باش زۆربەی ناوەند و دەستگا جیاوازەکان بە تایبەت ئەوانی لە هەرێمی کوردستانن بۆ ئەم ساڵ بەرهەمی تازایان هەیە بۆ ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی و بە خۆشحاڵیەوە خۆیان ڕاستەوخۆ لێرە پێشکەشی خوێنەرەکانیان یەکەن. باشە ئەم ساڵ سێم ساڵی بەڕێوەچوونی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە بۆ کتێب چ جیاوازێک ئەبینی لە یەکەم ڕۆژەوە تۆ بڵین لەگەڵ ساڵانی پێشووترا هیچ گۆڕانکاریەکتان بە ئەنجام گەیاندووە یاخود لەسەر هەمان میکانیزمی ساڵانی پێشوو کارتان لەسەر کردووە؟ بەڵێ جیاوازی هەیە لە ژمارە بەشدار بووان لەگەڵ ساڵی یەکەم و دووەمی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ژمارە بەشدار بووان لە ئێستایا زۆرترە. ژمارەی ئەو ناوەند و دەستگانی لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە دەرەوەی عێراقیش بەشداریان کردو لە ئێستایا زۆرترە. وەکو وتم لە 14 وڵاتەوە کە بە خۆشحاڵیەوە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە سێم ساڵە لە هەردوو ساڵی پێشوو زۆرترە. ناوەند و دەستگای زیاتر بەشداری کردووە و هەروەها بەدەمەوە چوونی خەڵک لە یەکەم ڕۆژە سپاس بۆخوا ژمارەیەکی زۆر باشە و ڕێژەیەکی زۆر دڵخۆشکەرە و خەڵک بە تامەزرۆیەوە خۆی ئامادە کردووە بۆ سەردانیکردنی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. باشە ئەوەی کە لە بەیانیەوە تۆ خۆت سێرت کردو تاوەکو ئێستا ئەو کەسانی کە زیاتر سەردانی پێشانگاکەکەن گەنجن کەسانی بەتەمەنن یاخود مناڵ ئەبینم کە مناڵانیش لێرن؟ بەڵێ سەبارەت بە مناڵان ئێمە کارمان بۆ کردووە کە ئەو دەستگایانەی کە کار بۆ مناڵانەکەن واتە بڵاوکراوەی مناڵانیان هەیە ئێمە بە تایبەتی بانگەشمان کردوون تا توان بڵم بە دوایە ناگەڕاوم بزانم دەستگایانە کوێنە و ناوەندانەی کە وەرگێڕانیان هەیە بۆ مناڵان یاخود بەرهەمی ناوخۆیان هەیەانی مەبەستم نووسینی ناوخۆیەکە لێرە هەبێ بیهێنە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەوە بە خۆشحاڵیەوە. ئەوەی کە ئیبینین ئەمڕۆ لە هەموو چینی تۆشەکان سەردانەکە لە خوێنکاران بە خۆشحاڵیەوە ژمارەیەکی زۆر لە قوتابخانەکان لە خوێندنگاکان من لێرەوە داوایان لە یەکەم لە تەواوی هەرێمی کوردستان لە بەرەوەی ئاسانگاریمان زۆرە لە دابینکردنی وەسایلی گواستنەوە بۆ هەموو شارەکانی کوردستان بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە ڕێک کۆمەڵە گروپی گەشتاریەوە بۆیە داوایان لە یەکەم کە هەموو خوێنکاران هەموو خوێندنگەکان هاوکار بن
بۆ سەردانیکردنی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب و ئەم دەرفەتە لە کیزنەیە لە هەموو چینی تۆژەکان سەردانەکەن لە کۆمەڵە کەسی بەتەمەنە بینی بەڕاستی ئەمە زۆر دڵخۆش دەکات لە ئافرەتان لە مناڵان و وەکوتم چەند خوێندنگایەکیش ئەمڕۆ سەردانیان کردو. باشە ئەوەی کە جێی سەرنجە ئەبینین کە نەک تەنها ئەو کتێبانەی کە لەلایەن نووسەرانی کورد یاخود وەرگێڕانەوەتە سەر زمانی شیرینی کوردی ئەبینین کە بە چەندین زمانی زیندوی جیهانیش کتێب لەنێو پێشانگاکە بوونیان هەیە وەکو ئینگلیزی، فارسی، عەرەبی ئەمانش تا چەند گرنگن بۆ پێشانگایەکی لەم شێوەیە. بەدڵنیایەوە بە سەرچاوی زۆر جیاواز لێرە بەشداری کراوە و بە چەندین زمانی جیاوازی ژەتوانم بڵێم بە زمانی ئینگلیزی چەندین ناوەند و دەستگامانەیە بە خۆشحاڵی ژمارەیەکی زۆرن و هەروە زمانی عەرەبی ئەمانش زۆرینن. نیوەی بەشداربووانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب غەیری کوردن واتە بیانی و عەرەبین. بۆیە بە خۆشحاڵیەوە ئەمەش هۆکارێکە بۆ ئاشتانکردنی خوێنەری کورد بە سەرچاوە زانستیەکانی تر بە ئاشناکردنی کولتوری میلەتان و گەلانی تر. پێشانگای کتێب کەوایە بۆچی گرنگە؟ تەنها بۆ ئەوەیە کە ئێمە کتێبەکان نمایش بکەین یاخود بێگومان چەندین ئامانجی تری لە پشتەوەیە؟ ئەکید ئێمە لە ڕێی نمایشکردنەوە ئەمانەوە ئامانجەکانی تر بەدی بێت ئەمانەوە خوێنەری کورد جارێکی تر ئاشناکەینەوە بە کتێب ئەمانەوە بەوەی کە هەموو فکر و ئایدیا جیاوازەکان لێرە بەشداریان کردووە تاک بە تاکی هاوڵاتیان سەردان بکەن و چێژ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ببینن و ئەمە دەرفەتێکە بۆ ئاشکردنەوەی خوێنەران بە کتێب و سەرچاوە جیاوازەکان. گوڵان خان تۆکو بەڕێوەبەری مارکێتینگ ئەوەی کە زیاتر بە بڵین زۆر دیقەتت یاوە لە بەیانیەوە زیاتر ئەو کتێبانی کە خەڵک خوازیارێتی لە ئێستایا بیکڕێت چین؟ بەڵێ ڕەنگە بۆ ئەمڕۆ کەمێک زوو بێکە بزانین لەم خولەی پێشانگایە چ کتێبێک زۆرترین فرۆشیە یاخود چ بابەت و سەرچاوی بەڵام ئەتوان بڵێم لە ساڵانی ڕابردووە ئەوەی زیاتر خوێنەران زۆرتر بە دوایە گەڕاون نزیک بە ئەو بابەتانی گەشەپێدانی مرۆیی یاخود ڕۆمان و چیرۆک ئەم بابەتانە زۆرتر خاستان بەتایبەت گەنجان زۆر بە دوایان بابەتانن ئەتوان بڵێم گەشەپێدانی مرۆیی و زمانی ئینگلیزیش ئەو بابەتانی بە زمانی ئینگلیزین زۆرتر خوێندکارانی زانکۆ بە دوایە گەڕێن. باشە بگومان گرنگی و تایبەتمەندی ئەم پێشانگایە لە ئێستا بۆ شاری سلێمانی بگومان زۆر تایبەتە و ئەبینین کە بە خۆپارێزیشەوە خەڵک لێرەیە تا چەند ئێوە وەکو بەڕێوەبەری مارکێتینگ داوا لە خەڵکەکەن کە بە خۆپارێزی و سەرزانی پێشانگاکە بکەن. بەڵێ بە خۆشحاڵیەوە لە هەفتەیە دی سلێمانیەوە ئەتوان بڵم پایتەختی ڕۆشنبیری بە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەوە ڕازاوەترە و لە هەفتەیە دی سلێمانی ئەم پێشانگای نێودەوڵەتی سلێمانیمان بۆ کتێب کردوێتەوە بە خۆپاریەزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین ئەمە دروشمی دووەمین خولی پێشانگا بووە بۆ ئەم ساڵیش ئەمە هەموو ئەو ڕێکارانی کە پێویستە لە ڕووی خۆپاریەزیەوە لەمەڕ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا مەگرتومانەتە بەر لە دابینکردنی کۆمپانیای تایبەت بە بواری دابینکردنی تاقیم و دەمامک و دەستکێشۆن بابەتانە بۆی داوە لە هەموو هاوڵاتیانەکەین و داوە لە ڕاگەیاندنەکانی شەگەین کە هاوکارمان بن بە خۆپاریەزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ بن. باشە لە دەستپێکی کارکردنی ئێوە بۆ پرۆژێکی لەم شێوەیە تا چەند ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە و هەروەها تەنانەت نووسەرانیش بە خۆشحاڵی و ئەبینم لێرن ئەوان تا چەند دەستگیرۆیی ئەم جۆرە پرۆژانە ئەکەن؟ ئەتوانم بڵێم ئەمە خەون و خۆزگەی ناوەند و دەستگا کوردیەکان بوو کە لە شاری سلێمانی و لە پایتەختی ڕۆشنبیری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بکرێتەوە بە خۆشحاڵیەوە لە یەکەمین خولەوە کە لە ئێستا سێمین خولیەتی تەواوی ناوەند و دەستگاکان ئامادەی بەشداری بوونیان هەبووە و زۆر خۆشحاڵ بوون وەکوتم ئەمە خەونی ئەوان بووە بۆی زۆر خۆشحاڵن و زۆرترین چاپکراوەکانیان زۆرترین بەرهەمە تازەکانیان هەڵ ئەگرون و چاپیەکەن لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیا پێشکەشی خوێنەرانیەکەن. باشە خات و گوڵان لێرەوە چی بە خەڵک ئەڵێ ئەوانەی کە ئەیانەوێت بۆ نمونا لەوانەیە کتێبێکی دیاریکراو چاپکراوێکی نوێی دیاریکراویان هەبێت لەوانەیە لە هەندێک لە شوێنەکان و لە نێو بازار و لە نێو ناوەندەکانە دەستیان نەکەوێت ئایا بەدڵنیایەوە گەر بێنە ئێرە ئەتوانن ئەو کتێبانە بەردەست بێت؟ بەڵێ پێیان ئەڵێم سەردانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کتێب بکەن و ئەم دەرفەتە لە کیسمەیەن و لێرە سەرچاوی زۆر جیاوازی لێ کتێبی دڵخوازی خۆیان لێرە ئەبیننەوە و بۆ یە کتێبی دیاریکراونیان سەردانی سەرجەم ناوەند و دەستگاکان بکەن دڵنیا بن لەوەی کە ئەو کتێبانی ئەو بابەتانی کە دڵخوازی ئەوانە بە چەندان لێرە ئەبیننەوە. باشە زۆر کات ئەڵێن کە گەنجان بە تایبەت لەبەر ئەوەی ئەوان داهاتوی هەر میلەتێکن زۆر کات ئاماژە بۆکن کە لە ئێستاە بوونی تەکنەلۆژیا زۆر دووری خستونەتەوە لە کتێب
هیچ پلانێک لە نێو ئەم بۆ بڵێن پێشانگای هەیە بۆ ئەم بابەتە بۆ ئەوەی کە زیاتر گەنجان و خوێنەران ئاشنا ببنەوە بە کتێب و بخەنەوە؟ بەڵێ ئێمە یەکێک لە پرۆژەکانمان خەڵاتکردنی لاوترین نووسەری ینی ساڵە ئەمە یەکێک لە پرۆژەکانمانە کە لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمێکەوە ئێمە ئەو نووسەرە لاوانی کە بەرهەمیان هەبووە لێرە خەڵاتیانەکەین بە خۆشحاڵیەوە ئەمە یەکێک لە ڕێکارەکانە. بەڵێ گەنجان ڕاستە تەکنۆلۆژیا وای کردو کە هەمومان دوورکەوینەوە لە خوێندنەوە لە کتێب، بەڵام ئەتوانم بڵێم لە پێشانگای ئەبینین کە زۆر بەو شێوەیەش نیانی زۆر بە گەرموگڕی سەردانی پێشانگاکەن و بە دوای کتێب ئاگەڕێن. کەواتە لە ڕۆژانی ئایندەیە بە بڵێن پلانەکان چۆن ئەبن بۆ پێشانگاکە جگەل لە نمایشی کتێب؟ بەڵێ ئێمە هەموو ڕۆژێک بە پێی مدیا پلانێکی دیاریکراو لێرە ڕۆژانە سیمینار و پانێڵ و حتا نمایشکردنی کتێبی تازە بە نووسەرانی کە خۆیان لێرە ئامادەن بە وەرگێڕانی کە لێرە ئامادەن ئیمزا لەسەر کتێبەکانیانەکەن پێشکەشی خوێنەرانیەکەن. دەستخۆش. زۆر سپاس بۆ بەڕێز گوڵان نیروان بەڕێوەبەری مارکتینگ لە پێشانگای نێودوڵەتی سلێمانی. سپاس بۆ بەڕێستان کە هاوکار بوون، سپاس بۆ دەستگا ڕاگەیاندنەکان بۆ کەناڵی کورسات ئەخوازیین کە هاوکار بن لەگەڵمان بۆ ئەم دەڕۆژەی پێشانگای نێودوڵەتی سلێمانی بۆ کتێب تا پێشانگای نێودوڵەتی سلێمانی بۆ کتێب هەر بەشێکی بکاتە سوچی تاک بە تاکی ماڵی کورد. دووبارە سپاس بۆ بەڕێز. سپاس بۆ ئێوە، خۆشحاڵ بووم. بەخێر بن سەرچاو. بەڵێ ئازانی ئێمە بەردەوامین لەگەڵتان وەکو ئاماژەمان بکرد لە ڕۆژانی هەشتا کە ئەمڕۆیە تاوەکو ڕۆژی 27 ئەم مانگە پێشانگای نێودوڵەتی سلێمانی بۆ کتێب بەردەوامی هەیە و بە خۆشحاڵیەوە جگەل لەو کتێبانەی کە بە زمانی شیرینی کوردی هەن لەلایەن نووسەرە دیار و بەناوبانگەکانی کوردەوە و بە هەزاران کتێب کە وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی جگەلەوەش چەندین کتێبی تر هەیە کە زۆر بە خۆشحاڵیەوە بە زمانی ئینگلیزی، فارسی و هەروە عەرەبی و بەشێک لە زمانە زیندوەکانی جیهانیش ئەتوانن لێرە بەردەست بێ، ئەتوانن سەردانی پێشانگای نێودوڵەتی سلێمانی بکەن بۆ کتێب و تاوی ئەو بابەتانەی کە لێرە هەیە جگە لە بڵێن نمایشی کتێب و بخات و گوڵان ئاماژەی پێکرد چەندین سیمینار بەڕێوە ئەچێت لەسەر کتێبەکان و چەندین نووسەری دیاریش بە خۆشحاڵیەوە لێرە ئامادەبوونیان ئەبێت بۆ ئەوەی بتوانن ئێوە لە نزیکەوە بیان بینن. بۆ هیواین کە بتوانن دەستگیرۆیی لەم شێوەیە بۆ پرۆژەی بەتایبەت کتێب و دەستگیرۆی بۆ ئەدیبان و نووسەرانیش بێت بۆی کە بتوانن لە ئایندەیە نووسینی جوانتر، کتێبی جوانتر پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەن. بۆیە ئەمە هەلێکە کە ماوەی ئەم نۆڕۆژە بۆ تەواوی خوێنەران هەیە کە بتوانن بەشدار بن و بێن کتێبی دڵخوازی خۆیان لێرە بکڕن. بەردەوامم لەگەڵتان ئەچما لای یەکێکی تر لەو کەسایەتیانی کە بێگومان خاوەنی چەندین نووسینی زۆر تایبەتێکێک لە نووسەرە دیارەکان ئەوی زۆر بەڕێز کاک ئارام سیقا ئەمێوارەیە هەم وەک نووسەر و وەکو بەڕێوەبەری ناوەندی ڕەهەندیش لەگەڵ مەبێ. کاک ئارام سڵاو لەبێ. سڵاو لێوەش باش بێ. سوپاس هەموو کاتتان باش، سوپاس بۆم دەست. پێشانگاکە چۆنە بینیت؟ ڕاستەکەی بوونی هەر پێشەنگای خۆی جۆرێک لە کەرنەڤاڵە، جۆرێک لەوەیە کە ئیتر تۆ زەو ئەخەیتە سەر ئەو بابەتێکە و پێشەنگایی بۆکرێتەوە. سەش کە ئێمە لە ناو پێشەنگای کتێبین کەواتە کتێب گرنگی هەیە لە ناو ژیانمانە، کەواتە کتێب شتێکی گرنگە لە ناو ژیانە، بۆیە پێشەنگایکی لەم جۆرەی بۆ کراوەتەوە و بە تایبەتیش لە کاتێک ئەم پێشەنگای لە پایتەختی ڕۆشنبیرێکرێتەوە ڕەهەندێکی تریشی هەیە. ئێمە ئەمانەوێ ناوەڕۆچێک بەو ناوە بدەین، واتە ئێمە شارەکەمان تەنها بە ناوی ڕۆشنبیری نییە، بەڵکو کە کەرنەڤاڵێکی وا ڕێگەخرێت، کەواتە ئێمە ناوەڕۆچێکی ڕۆشنبیریشمانەیە کە پێشەنگای لەم شێوەی تیاکرێتەوە. کاگەرام زۆر کاتەڵێن تەکنەلۆژیا ئێستا باڵی بەسەر هەموو جیهانا کێشاوە، بەس بە خۆشحاڵیەوە من ئەوەی کە ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی پێشانگاکە ئەیبینم تاوێکی نوتۆژەکانی بە بڵێن کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بەتایبەت لە نێو شاری سلێمانیان مناڵ ئەبینم بە دوای کتێبە ئەگەڕێت، کەسانی بەتەمەن ئەبینم، گەنج ئەبینم. ئەمە تا چەند جێگەی دڵخۆشیە بۆ ئێوەکو نووسەران بۆ ئەوەی بتوانن کتێبی جوانتر، کاری جوانتر پێشکەش بە کتێبخانەی کوردی و پێشکەش بە خوێنەری کوردی بکەن. ڕاستەکەی ئەتوانین بڵێن تەکنەلۆژیا کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان هەیە و بەتایبەتیش خوێندنەوە، بەڵام ڕاستیەک هەیە وردە وردە خەریکە دەرەکەوێ، وردە وردە خەریکە بۆ خوێنەرانی ژوونە بێتەوە کە تەکنەلۆژیا جێگەی کتێب ناگرێتەوە. کتێب سەرچاوە بنەڕەتەوە ڕەسەنەکەیە کە بێ ئێمە هەمیشە بۆ دەستگەیشتن بە معریفە بچینەوە بۆ لای کتێب، بۆ هەر زانیارێکی مەوسوق بچینەوە بۆ لای کتێب، بۆ هەر سەرچاوەیە کە بمانەوێ زانیارێکی زۆرمان لەسەرێ بێ هەر بچینەوە بۆ لای کتێب. ئەو زانیارانەی کە لە ناو سۆشیال میدیا هەیە یا لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان یا لە زۆرێک لە پێگەکانە هەیە زانیاری سەرەتایین، یاتوانم بڵم زۆر جار ڕەنگە زانیاری مەوسوقیش نەبن. بۆیە کتێب سەرچاوە بنەڕەتەکەیە
ئەبێ هەمومان کار بکەین بۆی کە خوێنەران بگێڕنەوە بۆ لای کتێب ناڵێن تەکنەلۆجیاش گرنگ نییە ئەویش بەشی خۆی گرنگە بەشێکە لە ژیانمان نەتوانین بۆ کار و کردەوەکانی خۆمان بۆی شەکانی خۆمان بەکاری بێنین بەڵام کتێب سەرچاوە ڕەسەنەکەی کاگەرام ئەوەی کە لە نێو ناوەندی ڕەهەندا بەڕێستانم بینی کە خۆتان لەوێ ئامادەن و بەشێک لەو کتێبانی کە ئەو ناوەندە چاپی ئەکات بێگومان ئامادەکراوە بۆ ئەوەی کە خوێنەران بتوانن بیکڕن و سوودی لێوەرگرن. هاتنی نووسەران و وەرگێڕان بۆ پێشانگایەکی لەم شێوەیە ئەمە تا چەند گرنگە بۆ خوێنەر؟ ڕاستەکەی ئێمە بۆیە خۆمان لەوین بۆی کە بەرچاوڕوونی بین بە خوێنەران ینی زۆر جار ڕەنگە کتێبێکی هەڵە بچێتە لای خوێنەرێک چێژی خوێندنەوەی نەبێنێ یان لە خوێندنەوە بی تۆرێنێ بۆیە هەر خوێنەرێک پێویستە کتێبی خۆی بدۆزێتەوە کتێبی دڵخوازی خۆی بدرێتێ و ئێمە وەکو بەرچاوڕوونی ڕاستەکەی ئەرچی بە پلەی یەکەم ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوەیە بە پلەی دووهەمە چێتە لای نووسەران کە ئەرچی خۆیانە ئامادە بن لە کاتی بڵاوکردنەوەی کتێبەکانیان مەراسیم بکەن کە ئێمە خۆمان وەک ناوەندی ڕەهەند لەم ڕۆژەی پێشەنگایە چەند نووسەر وەرگێڕێکمان داوەت کردو کە ڕۆژانە بێنە ئەوێ بۆی کە جۆرێک لە پەیوەندی دروستکەین لە نێوان نووسەران و خوێنەران وەرگێڕان و خوێنەران کە لە نزیکەوە یەکتر بناسن کەمە گەرم و گوڕیە بە پرۆسەی خوێندنەوە گەرم و گوڕیە بۆی کە خوێنەران بە چێژی زیاترەوە کە بە واژۆی نووسەرەکان کتێبەکان لە لابێ بە چێژی زیاترەوە بیخوێنەوە. باشە سیمینار تا چەند گرنگە بۆ ئەم پێشانگایانە کە هەبێت شان بەشانی نمایشکردنی کتێبەکان؟ بڵێ ڕاستەکەی پێشەنگا تەنیا شوێنێک نییە بۆ فرۆشتنی کتێب و تەواو یا وەکو کاڵایەک بۆ ساختکردنەوەی نەخێر پێشەنگا ئەبێت جوڵەیەکی ڕۆشنبیری و کولتوری دروستکە ئەگەر ئەمەنەکە کەواتە ئێمە بەشێک لە ئەرکی ئەم پێشەنگایە بەجێ هاتووە بۆیە سیمینارە جۆری کۆڕ و کۆبوونەوە یا بڵێن مەراسیمی واژۆکردنی کتێبەکان ئەمانە هەمویان ئەتوانە بڵێن بازنەی ئەم مینە تەواوەکەن کە ئەم پێشەنگایە تەنیا پێشەنگایەکی بزنس نییە تەنیا پێشەنگایەک نییە بۆ بازرگانی بەڵکو پێشەنگایەکی کولتوری و فەرهەنگیە و ئێمە کە لە شارێکشان پێوتێ پایتەختی ڕۆشنبیری ئەو جۆرە سیمینارانە ڕاستەکەی دوو هێندە گرنگە جوڵەیەکی ڕۆشنبیری و فەرهەنگی خاتە ناو شارەکەوە و نووسەران لە یەکتر نزیک کاتەوە خوێنەران و نووسەران و وەرگێڕکاران لە یەکتر نزیک کاتەوە. ئەرکی ئەوە وەکو نووسەران چیە بێت لە نێو پێشانگایەکە بێگومان ئەوەی کە گرنگە خوێنەران بێن بتوانن کە کتێبەکان بکڕن بۆ ئەوەی کە شەونخونی و هیلاکی نووسەر بە فیرۆ نەڕوات بۆی کانش سوود لە کتێبەکان وەربگرن کەواتە ئەرکی خوێنەران لێرە کڕینی کتێبەکانە ئەیا ئەرکی نووسەران و وەرگێڕەکان چییە لەنێو پێشانگایەکی لەم شێوەیە؟ ڕاستەکەی هەر ئامادەبوونی ئەوان یعنی ئەوانیش کتێبیان بۆ گرنگە ینی بەداخەوە هەموو نووسەران لێرە نین کە ئەبووە هەموو نووسەران هەموو ڕۆژنامەنووسان لێرە بن بۆی کە ئێمە گەرم و گوڕی زیاتر بین بەو نەوە تازایی کە بەڕێوەیە بۆ خوێندنەوە کە ئەو نەوە تازەیە ڕەنگە هەبێ خەونیەوە بێ نووسەرێک ببینێ لێرە ینی هەرچی ئەوان ئەوەیە کە ئامادەیان هەبێ وەکو پاڵپشتێکی معنەوی بۆ پێشەنگاکە وەک پاڵپشتێکی معنەوی بۆ ئەو کتێبانەی خۆیان چاپیان کردووە کە دەستگاکان پاڵپشتی مادی کتێبەکانەکەن بەڵام پاڵپشتە معنەویەکە لەلایەن نووسەران و وەرگێڕکارانەوەی کە ئەبێ پاڵپشتێکی معنەوی بن هەم بۆ هێزی خوێندنەوە هێز بن بە خوێنەران بۆ خوێنەوە هەم وەکو پاڵپشتێکیش لە پشت کتێبەکانەوە بۆستن و هەم ببن بە پاڵپشتیش بۆ دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە. لەڕێی پێشانگایەکی گەورەی لەم شێوەیەوە چۆن خوێندنەوە بکەین بە کەلتور؟ ڕاستەکەی من دوو کتێبە نووسیوە لەسەر ئەم مەوزوعە هەر لەسەر کتێبەکانی خۆتەوە پرسیارم کرد کاگەرام. بەڵێ زانم ئەمە بەشێکە لەوە کە ئەو بازنەیە تەواوەکە من ئەمە سێم ساڵێکە لەم پێشەنگایە خۆم بە بەردەوامی حزورم هەبووە یعنی زۆر خوێنەر هاتووە بۆ یەکەم جاری بۆ کتێبێک بخوێنێتەوە کەواتە کاریگەری هەیە ئەمڕۆ پیاوێکی 50 ساڵە هاتووە بە دوای کتێبێک ئاگەڕە کە بیخوێنێتەوەی بۆ یەکەم جار حەزەکەم من کتێبێک بخوێنمەوە خوێنەواری هەیە بەڵام کتێبی دەرەوەی منهەجی نەخوێندێتەوە یعنی بە خۆشحاڵی و گەڕایی من ئەمەوێت کتێبێک بێت چیرۆکەکەی ئاوها بێت کە بۆ تەمەنی من گونجاو بێ بۆ تەمەنی من کە من کتێبم نەخوێندێتەوە ئەوە ینی بەڕاستی من زۆر دڵخۆشم بەوەی کە پیاوێکی 50 ساڵە ئەمڕۆ لە ڕێ ئەم پێشەنگایەوە خۆشی بە تاقی تەنیا هاتبوو دەستەکە بخوێندنەوە یعنی ئەتوانم بڵێم ئەمە یەشێکە لە هەنگاوەکانی بە کەلتورکردنی خوێندنەوە. باشە بەڕێستان بەو پێی کە 2 ساڵی ڕابردووش لەنێو پێشانگاکانە بەشداریتان کردووە و هەر توانیوتانە کرد چەندین کتێبی خۆشتان نمایش بکەن ئەم ساڵ چ جیاوازیەکە بین لەگە ساڵانی ڕابردووە؟
ڕاستەکەی هێشتا ڕەنگە زوو بێ بۆی بزانین ئەم ساڵ سەرکەوتوین یان نا، بەڵام بەپێی ئەو دووخولەی پێشوو قسە بکەین و ئەم ڕۆژکە ئیترەمە بڵێن کۆتایی یەکەم ڕۆژە تقریبان ئەم پێشەنگاتوانم بڵێم سەنگی خۆی هەیە وەجێی خۆی کردوتە لەلایەن خوێنەران و نووسەران و دەستگاکانی چاپەوە و تەنها پێویستی بە پشتگیریەکی زیاتری وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستانە و پشتگیریەک بێ هەم بۆ پێشەنگاکە بە پلەی یەکەم هەم بە پلەی دووەم پشتگیری بێ بۆ دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە کە مادەم دەستگاکانی چاپ بڵاوکردنەوە بەو گەرم و گوڕێەوە کە نزیکەی 500 عینوان زیاتر تازە لەم پێشەنگایە بۆ یەکەم جار نمایش کراوە و ئێمە بەس وەک ناوەندی ڕەهەن 32 عینوانی تازەمان هەبووە. ئەمە ئەبێ پشتگیری بکرێت لەلایەن حکوومەتی هەرێم و لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە بۆی کە بتوانین لە ساڵی داهاتوە ئەم 500 عینوانە بکەین بە 750 لە خولی پێنجەما بگەینە 1000 عینوانی تازە کە ناڵم بۆ ئەوی بازنە ڕۆشنبیری و کولتوریەکەمان فراوانتر و بەهێزتر بکەین. سیمینار و گفتوگۆ چی ئەبەخشێت بە پێشانگاکە؟ تەواوکەری ئەو وزەیە کە ئەیبەخشێ بە کۆی کولتور و فەرهەنگ لە کۆمەلگای کوردیە و بە تایبەتیش بە پایتەختی ڕۆشنبیری و کە یونسکۆش ناوی ناوە پایتەختی ئەدەب. باش ئەتوانین بە خوێنەرەکانمان بڵین هەر ناونیشانێک کە ئەوان ئەیانەوێ وەکتێب دڵخوازی ئەوانە بتوانن بێنە ئێرە و بەردەستیان بێ؟ ئێرە زۆرترین ناونیشانی لێ بزەبت نازانم چەند ناونیشان بەڵام زۆرترین ناونیشانی لێیە دڵنیام کە هەر خوێنەرێک بێ ناونیشانی دڵخوازی خۆی لێرە دەدۆزێتەوە. سپاس بۆ بەڕێز ئارامستێق نووسەر وارووا بەڕێوبەری ناوەندی ڕەهەن کە ئەم ئێوارەی لەگەڵمان بوو. زۆر سپاس بۆ ئێوەش.